تاراوگە تابوتی خەونەکانی گەنجانی کورد لە چ دۆخێکدا دەژین، چ چارەنووسێک چاوەڕێیان دەکات و چۆن دەتوانن ئەو دۆخە بگۆڕن. لە هەر بستێکی زەمیندا لەژێر هەر کوچە و بنمیچێکی ژیاندا مرۆڤ هەڵپەی ئەوەیەتی بگاتە شوێنێکی باشتر و ژیانێکی شایستەتر. زۆر جار مرۆڤ ئەوەی لە خەیاڵیدایە پێی بگات لە دەرەوەی ئەو شوێنە نییە کە ئەو خەونی پێوە دەبینێت. بە گوزارشتی سیدا هارتا گاوتاما بوودا بەختەوەری پەیوەستی جیهانە ناوەکیەکەی خۆتە. لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا ژیان بکەیت تاوەکو لە خۆتدا ئارامی نەدۆزیتەوە و قەناعەتی خۆت لە چوارچێوەیەکدا ڕێک نەخەیت ناتوانی ئارامی و بەختەوەری بدۆزیتەوە. گەنجانی کورد لە دووڕیانی مەرگ و ژیاندا دوای ئەوەی گەنج 16 ساڵ تەمەنی دەخاتە ناو گرێوی پەروەردە بە هیوای ئەوەی بتوانێت لە ژێر سێبەری ئەو ماندووبوونەیدا بەحەسێتەوە و لە سایەی ئەو خوێندنەیدا پارویەک نان بخوات. ئەمە سەرباری ئەوەی لە مەودای خوێندنەکەیدا دەیان ڕووداوی ناخۆشی بەسەر هاتووە لە پاڵیدا بەر ئەو چینایەتیە کەوتووە کە کوڕی بەرپرسانی وڵات بێماندوێتی و خوێندن گەیشتون بە هەموو ئەو شتانەی کە ئەم ڕۆژێک خەونی پێوە بینیون. دوای تەواوکردنی خوێندن زۆرینەیان پارەی ئەو چاکەت و پانتۆڵەیان نییە کە بۆ ئاهەنگی دەرچوون دەپۆشرێت، بەڵام تا ئەو کاتەش بە یەکجاری نائومێد نابێت تا دەگەڕێتەوە ماڵ. ئەو کات دەزانێت کە ئەو لە مەودای ژیانیدا تەنها خافڵێندراوە. تەواوی ناوەندەکانی خوێندن بەڕووی ئەودا دادەخرێت بە پاساوی نەبوونی ئەزمون. ئەو کە لەم سیستەمەدا تەنها بار دەکرێت بە باری مەلزەمە دەرفەتی فێربوونی زمانی نابێت و تەنانەت لە دەرەوەی ناوەندەکانی خوێندنیش کاری دەست ناکەوێت. لە تەواوی شوێنەکاندا بێهیواییەکی گەورە بەرۆکی دەگرێت و هەر ئەم هۆکارە بووەتە هۆی ناتەندروستی دەرونی زۆر کەس و هەندێک کەسی تریش تا مەرگ یان تا لێواری مەرگ بردووە. دەسەڵات لەو کاتەدا دەزانێت گەنجێکی دروست کردووە کە تەنها بڕوانامەی هەیە و هیچی تر. هەوڵ ئەدات بیخاتە ناو پەیڕە و پرۆگرامی حیزبەوە و بیان کاتە کەسێکی حیزبی تا ئەم شانۆیە بەردەوام بێت کە لە ساڵی 1992ەوە پلانی بۆ داڕشتووە. گەنج هەڵبژاردننی ڕێگەی ئەوروپا و پەناهەندەیی و بینینی شەڕ و لێدان تا سوکایەتی و برسیبوون لە ڕێگەدا دەکاتە هەڵبژاردننی ناچاری خۆی بۆ ئەوەی بتوانێت لە دەستی هەموو سوکایەتیەکانی نیشتیمان ڕابکات لە دەست ئەوەی بکرێتە کۆیلەی حیزبێک یان ناوەندێک. بەڵام لەو سەر گەنجان ئەوە نازانن کە بە هەردوو سەرەکەدا دەسەڵات براوەیە، چونکە ڕۆشنی ئەوان هیوایەک بۆ حیزبە کە ترسی نەبێت ئەو هەموو گەنجەی لێی یاخی ببێت. گەر لە وڵاتیش بمێنێتەوە ئەوە لە بەرژەوەندیەتی، چونکە پرۆژەی حیزبایەتیەکەی درێژە پێدەدات. بەڵام هەر لەگەڵ گەیشتنی گەنجانی کورد بۆ خاکی ئێران و تورکیا تا لەوێوە هەنگاو بنێت و لەو نیشتیمانە ڕابکات کە لە قومەیەک نانی نەدابە و لەوێ سوکایەتی زۆر دەبینێت. ئەمە سەرباری ئەوەی تووشی نائومێدیەکی گەورە دەبێت. بەردەوام دەبێت لە ڕۆشتن و ڕاکردن تا دەگاتە خاکی ئەوروپا. بەڵام کاتێ دەگات یەکەم شت کە ناچاری دەکەن درۆکردنە لە پێناومانەوەیدا و شاردنەوەی شوناسی ڕاستەقینەیەتی. عەزابی ویژدانی هەر لە یەکەم چرکە ساتەوە دەست پێ دەکات. دوای تێپەڕینی ماوەیەک گەڕان بە دوای ناندا بڕستی لێ دەبڕێت و دەبێتە بربەستی کەسانی تر. تەنانەت هێندە ماندووی کارە دەرفەتی پێکەنینێکی نابێت لەگەڵ ئەو هاوڕێ و دۆستانەی کە ساڵەها بوو لە پەناییەکەوە بوون. تەنانەت هێندە دادەبڕێت ناتوانێت بەشداری بکات لە هەنگەکان و لە پرسەی کەسە ئازیزەکانیشی. لەوێ جارێکی تر ماندوو بێ هیوایی بەرۆکی دەگرێت. دوای ساڵانێکی زۆر گەر جوابی ژوەر بگرێت و بگەڕێتەوە ئیتر هیچ شتێک لە شوێنی خۆی نامێنێتەوە. نەدەتوانێت هەمان پیاسەی ئێوەران بکات، نەدەتوانێت ئەو باوەشە بەدەست بهێنێتەوە کە لێی دابڕە. سیاسەکانی وڵات و نەهامەتیەکانی حیزبی کوردی هێندە گەورن کە خەونەکان و هیواکان دەکوژێت و هەر پاڵپشتیکردنێک لەو حیزبانەی بەرپرسی ئەو دۆخەن تاوانێکە بەرامبەر بە هەموو ئەو گەنجانەی بەلێشاو خۆیان و هیواکانیان غەرقی ئاو دەبێت و ساڵانە بەدەیان تەرمی سارد بووەوەیان دەگاتەوە ئەو نیشتیمانەی کە بە زیندووی دەری کردن.